گرنگی و تایبەتمەندی لاوان لە هەر نەتەوە و لە هەر ناوچەیەکدا بە دڵنیاییەوە لە دیارترینی کۆمەڵگەن و زۆر گرنگیان هەیە. هەموو دەزانین کە لاوان داینەمۆی پێشکەوتنی کۆمەڵگە و نەتەوەکانن و هەروەها ئەوان دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر گۆڕانی چارەنووسی نەتەوەکان و لاوان هەمیشە توانیویانە بە جۆرێک ئاڕاستەکار بن کە داهاتووی گەل و نیشتیمانەکەیان لە هەموو لایەنەکانەوە گۆڕانکاری بەسەردا بێەوە. لە کوردستانی خۆشمان لاوان توێژێکی گرنگی پێدراون و هەروەها پشت پێبەستراون. بۆیە بە هەمان شەوە لەم دۆخەی ئێستشماندا کە هێندەی نەماوە نزیک بووینەتەوە لە 20 ئۆکتۆبەر کە پرۆسەی دەنگدان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات و گرنگی لاوان لە بانگەشە و هەروەها لە بەشداریکردنیاندا لەم پرۆسەیە بە دڵنیاییەوە زۆر بە هەندەگیرێت. بۆ ئەم بابەتە پێم خۆشە کە سەبارەت بە لاوان و گرنگی بەشداریکردنیان و هەم وەکو بە دوودی و هەم وەکو بەشداریکردنیان لەلایەن لیستی پارتی دیموکراتی کوردستانەوە و زۆربەی قەوارە سیاسی و لیستەکانی دیکەش ماماشەوە ڕێژێکی بەرچاو لاوان دەبینین لە بەشداریکردنیان وەکو پاڵێوراوان وەکو بژاردەکان بۆ دەنگدەران کە متمانی خۆیانیان پێ بدەن و بە هەماشەوە وەکو دەنگدەر کە کۆمەڵێکی باش ژمارێکی باش لە ئەم خولەدا بۆ دەنگدان کە یەکەم جاریانە دەنگ دەدەن و هەروەها بە گشتی لە تەمەنەکانی دیکەشدا. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دانا جەمال کە سەرۆکی ڕێکخراوی شارن و ئەم بابەتە باز دەکەم. کاک دانا بەخێر بێ، زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم. سپاس بۆیەوە، دەستان خۆش بێت. سپاس بۆم دەرفەتە. کاک دانا، ڕێکخراوی شار ساڵانێکی زۆر خزمەت بەم شارە دەکات و زۆر کار و چالاکیمان بینیوەوە ماندونە ناسانەوە، هەروەها دەتوانین بڵین کاریگەریەکی باشی هەبووە لەسەر لاوان و نمونەی باشیشی هەبووە لە پێگەیاندنی. جا بۆ ئەوانەی کە بە باشی ئاگداری کار و چالاکیەکانی ڕێکخراوی شار نین، سەرەتا حەزم کرد وەکو بایۆگرافیەک پرسیارکەم کە ئەم ڕێکخراوە بە بیرهێنانەوەیەک بێت بۆ بینەرەکانم، کەی دامەزراوە و مەبەست و ئامانجی چیە لە کارکردن و لە کام لەسەر کام چین و توێژەکان لە کۆمەڵگەدا بەتایبەت کار دەکات. دەستان خۆش بێت. سوپاس. لە ڕاستدا ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی لە ساڵی 2005 لە شاری سلێمانی دامەزراوە. خۆشبەختانە ناتوانم بڵێم ئەو سێکتەرانی کە دیاریمان کردووە پەیوەندی بە ناو نیشانەکەی خۆیەتی کە گەشەپێدانە لە سێکتەرەکانی تەندروستی، وەرزش و ڕۆشنبیری هونەری و گەشەپێدان کارەکەین و ئەو توێژانێکی ئێمە زیاتر خزمەتی پێگەێنین گەنجانن، چکە گەنجان بەردەوام داینەمۆی کۆمەڵگان و توانە وزەکانیان ئەتوانن خزمەتی زیاتر بگێنن و گۆڕانکاریش دروستکەن. بۆیە ئێمە بەگشتی شەکەین، بەڵام توێژی گەنجان لای ئێمە زۆر گرنگە و بایەق بە بەهرە و تواناکانیانەی. بەڵێ، سەرکەوتوو بن، هیوای بەردەوامیتان دەخوازین و کار و چالاکی زۆر باشتر. کاک دانا، پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی سیاسی زۆر گرنگە و تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە لاوان بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە و تێگەیشتن لە پرۆسە سیاسیەکان بە کۆی گشتی کە گرنگیان پێ بدەن و جێبایەخ بن. دەست خۆش بێت. مەسلەی پرۆسەی هەڵبژاردن مافێکەکە بۆ نمونە هەموو تاکێک دەتوانێت لەم ئەرکی خۆیان ڕۆڵ ببینێت، چکە مەسلەی هەڵبژاردن پەیوەندی بە هەموو هاوڵاتیەکەوە هەیە و هەم پرۆسەیەکی سیاسیە و هەم مافێکی دیموکراسیە. ئەگەر گەنج بەشداری بکات دەتوانرێت گۆڕانکاری نەوعی دروستکات. بەگشتی ئێمە وەکو ڕێکخراوی شار بەردەوام ئیشمان لەسەر ئەم بابەتە کردو لە هەموو پرۆسەکانی هەڵبژاردنە چاودێر بووین و وەکو کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵمان بینیەوە. بەردەوامیش هاندەر بووین بۆی کە هاوڵاتیان بەشداری لە پرۆسەکە بکەن. گرنگ نییە دەنگ بەکیێت و ئامانجی ئەوان بۆ کێیە، گرنگەوەی هەمومان بەشداری بکەین. ئەگەر لە سنوورێک بۆ سنوورێک گۆڕانکاری هەبێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە تاکە ڕێگەیە ئێمە بتوانین دەنگدەر گۆڕانکاری دروستکات. بۆ نمونە دەنگی تۆ ئەبێتە گۆڕانکاریەک بۆی کە ئەو سنووری کە تۆ فەرام وەکو پێویست خزمەت نەکراوە، وەکو پێویست پرۆژێکیان نەکراوە، یاخود ئەدای دەسەڵات لای تۆ باش نییە، گەنج دەتوانێت و تا دەتوانێت بچێتە پرۆسەکەەوە گۆڕانکاری دروستکات. ئەتوانین بڵین ئێمە وەکو ڕێکخراوی شار بەردەوام هاندەرین هەتاکو هەموو هاوڵاتیەک و گرنگیشە و مافێکیشەکە ئێمە بەشداری بکەین و پێویستیشەکە ئەم هەڵبژاردنە بە تایبەتی هەموو هاوڵاتیەک بەشداری بکات. بەڵێ، کاک دانا، وەکو سەرۆکی ڕێکخراوێکی تایبەت و
بە خوێندنەوەی خۆتان داچەند ئەم جارە هەز دەکەن جیاوازی هەیە لە چاو جارەکانی دیکەی خولەکانی پێشووتری پەرلەمانی کوردستان لە ڕووی بژاردەکردن و هەڵبژاردننی لاوانەوە هێنانە پێشەوەیان بۆ ئەو کایە سیاسی بۆ ئەرکە گرنگە دەوڵەتیە دواتر کە هەموو دەزانین ئەرکێکی قورس دەکەوێتە سەرشانی بژاردەکان و پاڵێوراوانی لاوان لە ئەم ساڵدا ئایا پێتان وایە ڕێژەکەی گونجاوە ڕاستە زیاتر گرنگی پێدرا بەڵام دەکرا زیاتر بێ هێشتا ماویەتی یاخود بە شێوەیەکی باش و هەروەها پسپۆڕیەکانیشیان باش بەشداریان پێکراوە دەست خۆش بێت لە ڕاستە جار بەجار ئەتوانم بڵێن ئەم پرۆسەیە بایەخی زیاتر بە گەنجان نەدرێ بە تایبەتی ئەم هەڵبژاردنە ئەوەنی کە ئێمە درک بەواکەین گەنجانێکی زۆر باش و لە هەموو چین توێژەکان خەڵک گرنگە بەشداری پرۆسی بەدەستێنانی دەنگ کات و بچێتە ناو ئەم پرۆسەیەوە متمانە بەدەست بێنێت بەڵام لە ناویە توێژی گەنج زۆر گرنگە چکە ئێمە شەریحەیەکی گرنگن و گەنجان ومێدیان بەو کەسانەیە کە دەنگیان پێبن و دەنگی ئەوان بگەێنن دواتر ئەوەنی کە درکەکەین هەموو پارتە سیاسیەکان بە تایبەتی ئەو پارتی تەلەڤیزۆنەکەیەوە بەڕاستی ئەتوانێت خزمەت بکات پارتی دموکراتی کوردستان ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر باش گەنجان تایە پاڵێوراون و مارسیەوەکەن کە متمانی خەڵک بەدەست بێنن و لەنا ئەو گەنجانش مەرج نییە هەموو بتوانم بچنە ناو ئەم دەنگی متمانی خەڵک بەدەست بێنن بەڵام ئەتوانم بڵێم خەڵکێکی زۆر باش تایە بەدیەکرێت وە خەڵکانێکن کە چالاکوانن و گەنجن و لە ناو کۆمەلگا و لە ناو لاوان ئەمە ئەتواندرێت مای دڵخۆشی بێ بۆ هەموو لایەک بەدڵنیایەوە هەر خۆی بۆ خۆی بژاردەکردنی قەوارە سیاسەکان بۆ ئەم لاوانە ئەگەر بێت وەکو بەڕێزیش دەڵی بەدڵنیاییەوە هەمویان ناچنە ئەو شوێنەکە بتوان لە هۆڵەکانی پەرلەمان بن بەڵام هەر هێز و توانایکی دیکە دەبەخشێتەوە بە لاوان بۆ ئەوانەی دیکە کە کاری زیاترکەن جهدکەن لە بڕی ئەوانیش هیوایەکیان هەیە ڕۆژە لە ڕۆژان بژاردەیەک بن سەبارەت بە دڵشکاوی و زویری لاوان زۆر دەبینین لە تەواوی ناوچەکان هەیە بەڵام تایبەتریش لە ئەم ناوچەی ئێمەدا بە ڕاوبۆچوونی ئێوە تا چەند گرنگ ئەم دڵشکاویە زویریە ئەوەی کە بە پێویست کار بۆ لاوان نەکراوە ئەمە کار دەکات لەسەرەوەی کە لاوان دوور بخاتەوە لە سندوقەکانی دەنگدان دەبیستین لێرە لەوەیە کە هەیە دەڵێت نەک لەبەر ئەوەی کە لایەنێک بژاردەی من نییە نەک لەبەرەوەی کە پاڵێورایەکم بەدڵ نییە هەر بە کۆی گشتی پرۆسەکە کانسڵە کاتەوە لای خۆی لەسەر ئەمانە ئێوە قسەتان چییە پێتان وایە کە لاوانی ئێمە هێشتا لەو دڵشکاویان کە نەچنە سەر سندوقەکانی دەنگدان لە ڕاستە مەسلەی وەکوتمان لاو گرنگە و پێویستەکە بایەخی زیاتری پێ بدرێت و ئەکرێت پرۆژە و خزمەتگوزاری زیاتری بۆ بکرێت نەو کە تەنها ئێمە لە کاتی پرۆسی هەڵبژاردنە ئێمە ئەم چینە گرنگەی کۆمەلگامان بەبیرکێتەوە هەموو ئێمە نا یعنی وەکو ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی هەموو پارتە سیاسیەکان و حکوومەتیش قسە لەسەرەوە کە پێویستەکات کە بایەخی زیاتر بدرێ بە لاو و بە گەنج هەتاکۆ بتوانن مافەکانی خۆیانی تیابەدی بکەن سەرچاوی مادی پیاکەن ئەوەی کە بەدیەکرێت سنوور بۆ سنوور فەرقەکات یعنی ئێستا ئەمە بەو پێی کە لە هەولێر بەوەی پایتەختەوە پرۆژەی زۆری تیا هەیەەوە قونسوڵخانەکان لەوێن ئەتوانین بڵێن گەنجانیەوێ باشتر ئەتوانن خۆشتر بژین و مافەکانیان زیاتر بەدی بکرێت بەداخەوە مایڵێن لە شاری سلێمانی کە ئێستا ئێمە تایە کارەکەین و تیاژین ئەوەنی کە درک بە گەنجانەکەین بە لاوانەکەین ئەمان مەویستن یعنی بڕوایان بە متمانیان بەدەسەڵات نەماوە ئەمە هۆکارەکەی سنوورێک بۆ سنوورێکە گۆڕێت بە بۆچوونی من لێرە پرۆژەیەک نییە تاکو گەنج بتوانێت هەلی کار بۆ خۆی بدۆزێتەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەزمەی کە بەسەریا تێپەڕیەوە ماوەی چەند ساڵە خەڵک دانەمزراوە گەنجانێکی زۆر لە لاوێتیەوە چوون بۆ گەنج وە قۆناغی گەنجێتیش تێپەڕێنن بەداخەوە هەلی کار نەڕەخساو بەیان کۆمپانیای زۆری تیان نییە دەرفەتی کار نییە ئەمە خاڵێکە لە خاڵە گرنگەکان کە پێویستەکات بۆ نمونە گەنجان بایەخیان پێ بدرێتە تاکو و متمانەیان بۆ بگەڕێتەوە خاڵێکی ترەوەی کە زۆر گرنگە گەنجانی ئێمە مەسلەی پرۆژە تەنانە پرۆژەی بچووکیش بەدی ناکرێت دامەزراندن نییە پێویستەکە هەلی کار دروست کرێت بۆ گەنجان
ئەماش لێرە بەدی ناکەین. ئەمانە وای کردووە کە ئەو گەنجانی کە بەڕێزت باسییانەکەیت ماویست بن یاخود یاخی بن لە مەسلەی پرۆسی هەڵبژارن کە پرۆسێکی گرنگە. من بە پێچوانە بیرەکەمەوە تۆ ئەگەر مافەکانت بەدی نەهاتووە چەند ساڵە بەدەست داناوەکە لە پەرلەمانە گیرت خواردووە یاخود دەسەڵاتێکی سیاسی پێویستەکە تۆ بەشداری بکەیت هەموو بە یەک دەنگ ئەو کەسی کە کەم تەرخەمە گۆڕانکاری تیا بکەیت. ئەوەی کە سنوورێ بۆ سنوورێکی تر خزمەتی کردووە بایەخی زیاتری پێبێت تا کۆم سنووری تۆش وەکو سنوورانی تر بتوانێت خزمەت بکە. بۆیە من بە بۆچوونی من پێویستەکات لاوان واز لەو یاخیبوونیان بێنن لە پرۆسی هەڵبژاردن بەشداری بکەن هەتاکو بتواندرێت گۆڕانکاری بکرێت. چکە مەسلەی پرۆسی هەڵبژاردن تەنهاوە نییە بڵێ من ناچم کە تۆش نەچیت ئەو فەراغە پڕە بێتەوە بە کەسانی تر. یعنی ئەو تۆ 1000 کەس بچێت و 500 کەسیش بچێت ئەسڵان لەوانی ئەو پارتە سیاسیانی کە دەنگیان هەیە خواخۆیان بێت کەس نەچێت بۆ دەنگدان. هەتاکو تۆ لەم سنوورە ئەوانی کە یانەوێت سەری خەن بۆ مەسلەی پەرلەمان و دواتر بۆ دەسەڵات. بە بۆچوونی من ئەگەر تۆ لە سنوورێکیت خزمەتی تیان نەکراوە لە سنوورێکی ترە بینی خزمەتی تیاکرا بێت چاو لە سنوورە بکەیت و دەنگ بێ بەو لایەنە یاخود بەو کەسانی کە خزمەتیان کردو هەتاکو تۆش بەو ئاواتی ئەوان بکەیت و تاقی بکرێتەوە لەم سنوورە یاخود لە سنوورێکی تر کەسەکانە بەدڵنیە کەسێکی تر هەڵبژێرا کەسێکی تر هەتاکو تۆ وەکو هەموو ئەو وڵاتە پێشکەوتوانی کە هەن پرۆسی هەڵبژاردن وای کردووە خەڵک خزمەت کات و هاوڵاتی و سیاسیەکان خزمەتکەن هەتاکو پرۆسێکی تر متمانی تر زیاتر بەدەست بێنەوە. بەڵێدین کە ئەم هەڵبژاردنە لاوان و گەنجان بتوانن هەموو هاوڵاتیەک چکە ئەمە مافێکی تاکە بەشداری بکەن. بەڵێ کاکدانە لەم پرۆسەیە شتێکی دیکە بەدی دەکرێت هەندێک هەڵمەتی ئۆپۆزیسیۆنی دەرکەوت کە لە ڕووی بەکارهێنانی هەندێک دەستەواژەی میدیایی و سۆشەڵ میدیایی بۆ تایبەت لە پلاتفۆرمەکان بە شێوەیەکی گشتی لە دیجیتال میدیایە هەندێک دەستەواژە و جۆرێک لە قسەکردن بەکاردەهێنرا کە ڕەنگە زیاتر بێهیواکردنی لاوان بێت. لەبەروی هەموو دەزانین چینی لاوان ئەم توێژە لەبەری خولیاشیان زیاترە و هیوایان زیاترە و کاتیان زیاتر لە بەردەمە بۆ داهاتوو زۆرتر هەستیارتریشن و زووتر دەکرێت بێهیوا بکرێن زووتر دەکرێت بە هیوا بکرێن بە شتێکی دیکە. کاریگەری ئەو شێواز و مامەڵەکردنە چۆن دەبینەوە لەسەر لاوان و هەروەها گرنگیدان بەم دۆخە لە ڕوویەکی دیکەشەوەکە دەکرێت لاوان ئەمە دەزانین هەمویان لە تەمەنێکدانین کە مافی دەنگدانیان هەبێت هەندێکیان یەکەم ساڵیانە هەندێکیان ساڵ ینی یەک خولیان ماوە بۆی بێنە ئەوەوە چەندە گرنگە ئاگداری ئەوە بن کە ئەوەی ئێستش ئەگەر دەنگ نەدات بەڵام ئەم بابەتانە لە بیر و یادگەی دەمێنێتەوە بۆ دواتر و یاخود کاریگەری لەسەر دەرونی دروست دەکات و کاریگەری لەسەر مامەڵی ژیانی دروست دەکات. خۆی لە ڕاستە کارنامی کار زۆر گرنگە. هەر پارتێکی سیاسی یاخودتر کەسێکە ئەوێت دەسەڵات بەدەست بهێنێت یاخۆ بچێتە ناو پەرلەمانەوە کارنامی کار تۆ ئەخیتە ڕووە تاکو خەڵک متمانت پێ بکات. ئەوەنی کە ئێمە درکی پێکین بۆم هەڵبژاردنە هەندێک وشە هەندێک دەستەواژە بەکارهێنرێت نەوکە گەنجان و لاوان بگرە هەموو هاوڵاتیان بێزارەکات چکەمە مەسلەی تۆ خەڵک دەنگیا بکیە دەنگیا بە کارنامە تۆ چی ئەکەیتە تاکو خزمەتی هاوڵاتیان بکەیت و مافەکانیان بگەینی و پرۆژەی گرنگ جێبەجێ بکەیت. بەڵام ئەوەنی کە ئێمە درک ئێستا بەواکەین گەنجان لەوە تێگەیشتوترن هەندێک پارتی سیاسی یاخۆت هەندێک کەس بە دروشمی ناڕاست یەتە ناو مەیدانەوە چکە دروشمە ئاسان هەم کەسە دەتوانێت بینوسێت و بیگەێنێت بەڵام ئایا ناوەڕۆکی جێبەجێکردن هەیە هەمومان ئەو پارتە سیاسیانەمان بینیەوە کە لە کوردستانە ئیشەکەن ڕەنگەکان زۆرن هەر کەسە ڕەنگێکی پێجوانە بەڵام بە بۆچوونی من پێویستەکات لاوان کە ئەوانی بە تایبەتی یەکەم جارەکەیەنە ناو ئەم پرۆسەیەوە دەنگەیەن پێویستەکە زۆر بە وریاییەوە مەرج نییە پارتێکی سیاسی دروشمێکی هەڵگرتی بێت بۆ خزمەتی لاوان وا هەست کات کە دەنگی یاتر ئەو دەنگی ئەوتوانە جەبەجێشی کات مەرج نییە ئەوەی دەوترێت جەبەجێ بکە. نەخێر مەرج نییەوە بینیشمانە یعنی گۆڕانکاری نییە. ئێمە ئەوەی کە هەیە لە ڕاستە پێویستەکات لاوان وشیارتر بن و ئەوەی کە گرنگە دەنگی پێیات چێن. من بە بۆچوونی من
مەرج نییە ئیلا تۆ دەنگ بێ بە پارتی سیاسیەک و لە ناویشیا کەسایەتێک زۆر جار هەیە کەسێک زۆر کاریگەری هەیە ئەگەر هەمووی گۆڕانکاری بکات و دەنگی پێبات لەوانەیە دەربچێت بۆیە ئێستا لە ئێساشە پارتە سیاسیەکان و خەڵکی کەسی تریشێ بێلایەن خۆی هەڵکاندید کردووە هەرچەند من بڕام بەوە هەیە لە کوردستاندا ئەگەر پارتێکی سیاسی لە پشتن نەبێت زۆر زەحمەتە متمانە بەدەستبێنی لەبەر چی لەبەرەوەی کە ئێمە ئەگەرسی ئەو ڕێژەیە بکەین کە ئەچێ بۆ دەنگدان زیاتر ئەوانن کە سەر بە پارتێکی سیاسی ئەوانی ترمانیان گرتووە ئەممان گرتنە بەڕای من لە بەرژەوەندی هاوڵاتیانە نییە پێویستە کات بێنە ناوکایەوە بە تایبەتی لاوان وەکوتەمە بێ و کارنامەیە جوان بخوێننەوە و بە دوواداچوون بکەن ئەوانەی کە دەنگیان پێن چین و چین واگەر پارتی سیاسی بێت لەو شاری کە تۆتیایی توانێتی خزمەت بگەێنێت پارتێکی سیاسی تر کە خۆی بژاردووە لە شارێکی تر توانێتی خزمەت بکات بەراورد بکات تەسەوڕەکەم کە هەموو کەسێک بتوانێت ئەو بەراوردا متمانی خۆی ببەخشێ بۆ پارتە سیاسی کاکدانا ئێوە جارێکی دیکە وەکو سەرۆکی ڕێکخراوێک کە کارتان زۆر بەرکەوتنتان زۆر لەگەڵ لاوانە و کاریان بۆ دەکەن پێشنیارتان چییە بۆ قەوارە سیاسیەکان بۆ پاڵەوراوان ئەوانەی کە لە ئێستادا خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی کە ئینشاءالله هەر لەوانەی کە بە خدیاوەریان دەبێت دەچنە هۆڵەکانی پەرلەمان تا چەندێک پێویستە بە ڕاوەچوونی گەنجان بکەن و لەگەڵ لاوەکاندا دانیشتنیان هەبێ و لە ئێستادا بۆ ئەوەی ئێستا کاتی ئەوەیە و لە نزیک بن لێیان و دواتریش کە چوونە ئەو بەرپرسیارەتیان وەرگرت بتوان زۆر نزیکتر بن لەگەڵیانە کاریان بۆ بکەن ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی ڕێکخراوی شار بەردەوام بڕوامان بۆ هەبوو هەر کەسێک یعنی لە پارتێکی سیاسی بێت یاخۆت کەسایەتیەک بێت و بیاوێت خۆی هەڵبژێرێت پێویستی بۆ هەبوو بێت خۆی بناسیێنێت دەرگا ماواڵا بۆ وەکو ڕێکخراوی شار هۆکارەکەی ئەوەیە کە بەرکەوتەمان هەبێت وە گوێ لە گەنجان و لاوان بگرن هەتاکو بتوانن پەیامەکانیان چین و نیگەرانیەکانیان چین هەتاکو ئەوانیشگە چوونە پەرلەمان ئەمانە بیکەن بە پرۆژە یاسایە کە تاکو بتواندرێت خزمەتی پێ بکەێت بەڵام ئەوەی لەوە گرنگترە کە چوونە ناو پرۆسەکەەوە و دەرچوون و متمانی خەڵکیان بەدەستێنا چون ناو پەرلەمان ئەوان چۆن ئەتوانن ئەو لینکە دروستکەن لەگەڵ گەنجان و لاوان ئەویش لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بەڕاستی ئەتواندرێت ئەو ئامانجانە بە دی بهێنرێت چکە هەمان نەزانین 5,000 زیاتر ڕێکخراو هەیە لە کوردستانەوە ئەوانەی کە ئەکتیڤن و چالاکن ئەکرێت ئەم لینکە دروستکرێت بە بۆ چوونی من پێویستەکات دواتر ئەوان کە چوونە ناو پەرلەمان ئیش لەسەر توێژی لاوان و گەنجام بکەن چکە ئەمانە مەویسن لە ژیان یعنی ئەوە تا هەمویانە ڕۆن بەرەو هەندەران یعنی تر پێویستە کاتر ئەم مەسلەی وەلانانەوە بێمنەتیانەی کە بەرامبەر لاوان و گەنجان هەیە کۆتایی پێبێت هەر کەسێکاچێت ئەوێ پێویستەکە ڕاستە و خۆ گوێ لە لاو و گەنج بکرێت و پرۆژه یاسا جێبەجێ بکرێت دەرفەتی کار دروست بکرێت دامەزراندن بکرێتەوە کار پرۆژەی بچووک وەکوتم ئاماژە پێ بکەم کە گرنگترین شتە کە لاو گەنج بتوانێت ئیشی تیا بکە مەرج نییە لە وڵاتان زۆربەی هەر خەڵک بڕۆی بە دامەزراندن نیە ئەمەنە کۆمپانیا و ئەمەنە پرۆژە هەیە سەرچاوی مادی زیاترە بەڵام لە کوردستان ئێمە لەبەرەوەی کە ئەمە نییە گەنجانی ئێمە خۆیان بێهۆش کردووە ینی بەو شوێنانی کە شیاوی گەنجانی ئێمەنین کە گەنجانی ئێمە زۆر زیرەکەن پێویست ناکات شەوان بچنە گازینۆ و کافتریا ئەو شوێنانی کە شیاونین بۆ لاوان و گەنجانی ئێمە پێویستەکە لە پەرلەمان کار لەسەرەوە بکرێت دامەزراندن بکرێتەوە و کار لەسەرەوە بکرێت کە ئەم کابینەی تر دڵنیام ئیشی تیاکرێت بۆ ساڵانی ئایندا گەنجان ئاش بکرێنەوە لاوان ئاش بکرێنەوە و بتواندرێت پرۆژەی جوان بۆ ئەم شارە جێبەجێ بکرێت بە تایبەتی ئەم شاری کە ئێمە لە سلێمانیا ئەتوان بڵێم زۆر فەرقەیە لە چاو شارەکانی تر بە قسەی من بە قسەی ئەو پارتە سیاسیانە و سەرۆکی و حزبانی تر کە لە هەولێر بە تایبەتی ئەوەنە پێشکەوتنەکان زۆرن ئەوان بە دوای هەسارەیەکی تراگەڕێن و بەڵام سلێمانیان وێران کردووە ئەمە کێ وێرانی کردووە ئایا دەسەڵاتی یەکەمە دەسەڵاتی خۆجیی ئەم شارەیە پێویست دەکات گۆڕانکاری تر دروست کرێت بە هەموو حکوومەت کە هەموو پارتە سیاسیەکان دروستیەکەن خزمەتی لاوان بکرێت بە تایبەتی لە شاری سلێمان بەڵێ بۆ شایەکانی کە زویری لاوانی لێ دەکەوێتەوە لە کوێدا دەیبینن لە کام چەمکدا دەبینرێتەوە مەبەستم زیاتر لە ڕووی چالاکیەکانەوەی بۆ لاوان کە ئەو بۆشاییە گەورانە چییە کە ئەوان هەیەە بە تایبەتی من باز لەو شاراکەم کە تیایم و لیان نزیکەم ئێمە پایتەختی ڕۆشنبیرین
کەواتەیە بێ ئەم شارە ڕۆشنبیری ئەوەندە چالاکی تیا بکرێتە تاکو بتواندرێت خزمەتی زۆتری لاوان و گەنجام کرێت. زۆر گەنجمان هەیە لە بواری هوەر، ڕۆشنبیری، وەرزش، ئەیانەوێت بەهرێکیان هەیە باخی زیاتی پێ بدێت، هیچ دەرگایەک نییە. یعنی ئێمە من بە نمونەی خۆمانی هێنمەوە جاران وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی کەرنەڤاڵمان ئەکرد لە هەموو بوارەکان، شێوەکاری، شانۆ، میزک، گۆرانی هەموویمان تیاجیە کردەوە. ئێستا ناتوانین بیکەین لەبەرەوەی خەڵک بێزارە، لەبەرەوەی موچە نییە، لەبەرەوەی کە سەپۆرت نییە. ئەمە وای کردووە گەنجان و لاوان لەم بوارانەیە ئەتوانم بڵێم مافەکانیان وەکو پێویست بەدینە هاتووەوە بێزارن، بۆ بێتاقەتن جگەلەوەی کە دەرفەتی کارکەوتمانەوە مەسەلەی پرۆژەوە شوێنی حەوانەوەش. یعنی تۆ ئێستا هەندێک شوێن هەیە لێرە وەکو پارکەکان کە دروستکراوەکو هەموو وڵاتانی تر هەیە، بەڵام پێویستە کات زیاتر بکرێت، خزمەتی زیاتر بکرێت، هەتاکو گەنجان لەو شوێنانە بتوانن مناقەشە و نیقاش بکەن، هەتاکو بتوانن پرۆژەی ڕۆشنبیری و هونەری لەم شارەیە جێبەجێکن. لەو بوارانەیە من تەسەوڕەکەم لاوان بێتاقەتیان پێ دیارە، بە ئومێدم کە ئەم کابینەیە بتوانێت خزمەتی لاوان بکات. هێوە دەخوازیین کاکدانە حەز دەکەم پەیامێکی دوو دیوت لێ وەربگرم، بە دیوێک بۆ ئەو پاڵێوراوان و گەنجانی کە خۆیان پاڵاوتووە و چاوەڕوانی متمانەی دەنگ دەران دەکەن بچنە هۆڵەکانی پەرلەمان. پەیامێکی دیکەم بۆ ئەو لاوانەی کە دەنگ دەدەن و کاریگەریان هەیە بە دەنگدانیان بۆ پاڵاوتنی ئەو کەسایەتی و ئەو لایەنانی کە لە ئێستادا لە ئامادەباشیان و هەروەها بانگەشەی هەڵبژاردن دەکەن بخۆیان. بۆ پێم لە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی کارەکەم و بڕوان بەوە هەیە کە هەموو کەسێک نەوکە پارتێکی سیاسی تاکە کەسی دەتوانێت لە ممارسەیە بەشدار بێت تاکو متمانی خۆی بەدەست بێنێت، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە کی ئەتوانێت بچێتە پەرلەمان و کی ئەتوانێت دەسەڵات بەدەست بهێنێت خزمەت بکات. یعنی تۆ نابێت بڕیارێک بێ بڵێ بەس من ئەچم دەنگی هەموو تەواو بە کەسێک و ئەتوانێت لەوانەیە ئایندە دیاری بکات. تۆ ئەم تەجروبانەمان هەمووی بینیوە، ئەبێت تۆ دەنگ بی بە کەسێک کە دەسەڵات وەرەگرێت، یعنی بە پارتێکی سیاسی کە دەسەڵات وەرەگرێت، بۆی دەنگەکانە نافەوتێت. چکە دواتر ئێمە دوور ناڕۆین یەکێتی پارتی بەردەوام حکومەتیان بەدەستەوە بۆەوە دڵنیاشین کە لە ئێستاشە هەر ئەوان متمانەی زۆرترین بەدەستهێنن کە ئەوان متمانە بەدەست بێن، ئەبێت تۆ لە ناو ئەو لیستەی ئەوانە بڕیار بی دەنگی بە چ گەنجێک بە چ لاوێک کە هاتوۆتە ناو ئەم پرۆسەیە و نوێنەرایەتی ئەو پارتە سیاسیاکە. من ئەمە بۆ ئەو لاوانی کە یانوێت دەنگ بن پێم باشە کە دەنگەکانیان بۆ کەسانێک بێت کە دەسەڵات چاوەڕێیانەکات، دواتر تۆ توانی پرۆژیان بێتیەوە بتوانن خزمەت بکەن. خاڵێکی ترەوەیە کە ئەوانی دەسەڵات و ئەم متمانەی بەدەستێن و دواتر حکومەت و کابینە پێکەێنن، پێویستە کات ڕاستە و خۆ لەگەڵ لاوە هەمانگیان هەبێن، نەو کە متمانی خەڵک بەدەست بێن و دواتر بچنە ناو هۆڵەکانی پەرلەمان و وەکووە بینین زۆر جار بەتالیق لەوەنەی پشویان هەیە دەوامیان نییە. پێویستە کا لە کاتی پشوەکانی شابێنەوە لەو سنووری کە خۆیان متمانیان بەدەستێناوە هەمانگی و لینک دروستکەن و هیچیشی تێ ناچێت هەموو ئەو کەسانی کە ئەو متمانەی بەدەستێنن لە موچەکانیان بەشتێکی دابنێن بۆ ئەو پرۆژە و خزمەتگوزاریانی کە گەنج پێویستی پێێتی ئەو گروپانی کە هاوکاریان بوون، ئەمە گۆڕانکاری دروست دەکات. دەستان خۆش بێت کاکدانە، زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە دانیشتم گوێبیستی بەڕێز ساموندا پەیامتان بۆ لاوان و هەروەها بۆ ئامادەکاریەکانی تەواوی کۆمەلگە و دەنگدەر بۆ 20 ئۆکتۆبەر بەو نزیکانە چییە و پێیان دەڵێن کە چۆن خۆیان ئامادە بکەن دەنگدەرە؟ من دواپەیامەوەیە کە پێویستە کات هەموو هاوڵاتیەک بە تایبەتی لاوان واز لەو مانگرتنە بێنن، واز لەو یاخی بوونە بێنن. ئەم گۆڕانکاری کە بەڕێوەیە پێویستەکە هەمومان دەستمان تایە هەبێت و دەنگ بدەین و تۆ گرنگ نییە دەنگی بەکیەوە بە چ لیستێ، بەڵام گرنگەوەی بچیتە ناو پرۆسەکەەوە لە ناویشیا بیر لەوە بکەیتەوە کە ویژدانی خۆدا سوودەکەی دەنگی بەکیە و پێویستە کات بە تایبەتی بەرنامەکەی بەڕێز لەسەر لاوە دەنگی لاوان بۆ و لاوانە بێت کە توانایەکیان بڕوانامەیەکیان و پێشینەیەکیان هەیە هەتاکۆ بتوانن خۆیان دەرونیان ئاسوود دەکەن.
ئینشاڵە ئەم هەڵبژاردنە ئەوەنەی کە چاوەڕێکرێت بۆ ململانیە سیاسی کە ئێستا دروست بووە چکە هەتاکو هاتمە ناوم بەرنامەی بەڕێستانەوە لە ڕێگا ئەمەنەی لافیتە و پۆستەرات و شیعارات هەیە ئەمە کەواتی منافەسەیەکی قوڵ هەیە دڵنیام کە هاوڵاتیانیش ئەوەی کە ئەیانەوێت دەرگاکان زۆرن لەو دەرگایە بن کە ئەیانەوێت لە ناویشە دەنگی خۆیان بگەێنن لە هەمووی گرنگترە. ئومێد دەکەم کاڵبژاردنێکی ئارام بەڕێوە بچێت و من دوور بێت لە کێشە و مەشاکیل و ترس چکە هاوڵاتیان ترسیان هەیە بە شیعاراتەکان توندەکان کە هەیە ئێستا هەست بەوەشەکرێت تۆ مەسلەی شیعارات و پەیام ئەبێ بیگەینێت تاکو متمانە بەدەستبێنی بەڵام بە جۆرێک نەبێت کار بکاتەوەی کە کەسە سیاسە دیارەکانی ئێمە وشەی تەشیر و ناوزڕاندن بەکاربێنێت هەتاکو خەڵک ترسی شەڕ و کێشیان هەبێت. ئومێد دەکەم هەڵبژاردنێکی پاک و بێگەر بڕوات و ئەم هەڵبژاردنە بێتە هۆی گۆڕانکاریکی نەوعی حکوومەتیش بۆ ئایندە خزمەتی باشتر بکات. زۆر سوپاسانەکەم بەرزدانە جەمال سەرۆکی ڕێکخراوی شار خۆشحاڵ بووم لەگەڵتاندا هیوادارم بینەرەوەی سەرخۆشەویستەکانم سوودیان لەو پرۆگرامە بینی بێت و هەروەها توانی بێتمان بە چاوەڕوونیەک بدەینەوە بە دەنگدەرە خۆشەویستەکانمان بۆ لاوان و بۆ تەواوی دەنگدەرانی هەرێمی کوردستان کە بەرەو پرۆسەیەکی زۆر گرنگ دەڕۆین و هەر یەک مافی سەرەکی خۆیەتی کە بچێت بەرەو سندوقەکانی دەنگدان و بژاردەی دروست بکات و ئێستا کاتی ئەوەیەکە بە دوای پرۆفایلی سەرجەم ئەو قەوارە سیاسی و کەسایەتی و لایەنانەدا بڕۆن بۆ ئەوەی کە وەڵامی دروست بن. هەروەکو کاک داناش لە نێو پرۆگرامەکە باسی ئەوەی کرد گرنگ ئەوەیە تەنها دروشمەکان نەخوێنینەوە بەڵکو بە دوواداچوونیش بکەین و تێڕوانینمان هەبێ بۆ ئەو قەوارە سیاسیانەی کە توانای جێبەجێکردنی ئەو دروشمانیان تا چەندێکەوە ئێستادا لە ناوچەکانی خۆیان چیان کردووە و داهاتوو دەتوانن چی بکەن لە ناوچەکانی دیکەی کوردستان. هیوای ئەو دەخوازم کە لە پرۆگرامێکی دیکە لەگەڵ میوانێکی دیکە دێمەوە خزمەتتان بەخوای گەورەتان دەسپێرم.